بەڵام ڕۆژی جیهانی تەلاسیمیایە بۆیە هەر ویستم بێم سەردانی ئەم نەخۆشخانەیە بکەم دەستخۆشیەک لە بەڕێوەبەر و دکتۆر و ستافەکە بکەم لە کاکۆچەر و کۆمەڵەکەیان بکەم و بەسەر نەخۆش و کەسوکاری نەخۆشەکانیش بکەمەوە لەم ڕۆژەیە کە هەم ڕۆژێکە بۆ ئەوەی نەخۆشخانەکە و کۆمەڵەکە هوشیاری بدەن بە خەڵک لەسەر تەلاسیمیە چییە چۆن ئەتوانین خۆمان بپارێزین لەی پێم وایە ئیشی زۆر باشیان کردەوە لەو مەجالەیە و بیریشم لێرە کە سەردانی ژوورەکانم کرد کە نەخۆشێکی زۆر لە هەموو بەشەکانی کوردستانەوە یەن ڕوئەکەنە ئێرە لە گەرمیانەوە لە خانەقینەوە خەڵکاتوە لە کەرکۆک لە هەموو شار لە شنگالەوە یەکێکمان بینی ئەمڕۆ بۆیە ئەمەش هەرجێی دەستخۆشیە بۆ ئەم نەخۆشخانە بۆ دکتۆر لوقمان بۆ ستافەکەی کە شوێنێکن ڕاستە لە سلەیمانیە و خزمەتێکیان گەیاندووە بە سلەیمانی بەڵام شوێنێکیشە بۆ هەموو کوردستان پێم وایە چەند زیاتر بتوانین خۆمان و خەڵک هوشیارکەینەوە لەسەر تەلاسیمیە پێم وایە بۆ مستەقبەل باشترە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو کەسانەی کە بە تەلاسیمیە لەدایکە بن ئەمڕۆ ئامارەکانم بینی ئەگەر بەراوردێ بکەین لە بینی 2006ەوە تاکو ئێستا توان بڵێم فەرقێکی یەکجار زۆر هەیە لە توشبوانی تەلاسیمیا لە سلەیمانی بەتایبەت ئەگەر غەڵەت نەبم لە 2006 63 کەس لەدایک بووە بە تەلاسیمیا لە 2022 یان سێیە بۆیە ئەمە تا ڕادەیەک ئەگەڕێتەوە بۆ ئاستی هوشیاری کۆمەڵگە لەسەر ئەمە و ئازایەتی دوکتۆرەکانیش کە ئەتوانن پێش وەختە پێش زەواج فەحس بکەن بۆ ئەوەی بزانن کێ هەڵگری تەلاسیمیایە تاکو پێشەوەی دوو کەس زەواج بکەن بزانن کە ئەمە هەیە و ئەگەر زەواج بکەن و مناڵیشان بێت دیارە وازە هەبێ و مناڵە بە تەلاسیمیە لەدایکە بێت.